بە ناوی تۆ خوددایە کە بێ ناوی تۆ نامەم بێنەوایە چەپکێک لە جوانترین گوڵەکانی سەر کەژ و چیاکان پاراو بە ئاوی کانیاوی کوردەواری بە بسکی چیفۆک دەهۆنمەوە و دەیکەم بە سڵاو پێشکەشیەوەی ئازیز و خۆشەویست هاودڵان و هاوزمانانی خۆشەویستم دەکەم لە هەر جێگایەکەوە بینەری بەرنامەکەمانن دووبارە بە کانگای ژیان میوانی ماڵە ئێوە خۆشەویستانین ئەوڕۆ ڕێگای شاری جوانی شنۆمان گرتە بەر و نیزیکەی 7 کیلومترێک لە شاری شنۆ دوور بووینەوە بەرەو ئاوایی جوانی بێمزورتا سەر بە بەشی نەڵۆسی شاری شنۆ ئەو ئاواییە ئاخرین ئاوایی لە بەشی نەڵۆسی شاری شنۆیە کە تو لە سنووری ئێران و عێراق و تورکیەیە لێرە تا چاو هەتەرە دەکات جوانی و سەبزایی و دەشت و چێوێکی زۆر جوان دیارە لەگەڵمان هاوڕێ بێن دەچینە ناو ئاوایی. خۆتان دەناسێنن. بەڵێ عەبدولکەریم مەحموودیم دانیشتوو شوڕای ئاوایی بێمزورتێ. هەر بێم زەڕەت بن کاکەی جان کار و پیشەتان چێ؟ وەڵا کار و پیشەمان تقریبەن لە دێهات معمولەن یا کشاوەرزیە دامداریمەش وەکو کشاوەرز. کشاوەرز باغ هەیە؟ بەڵێ تقریبەن. باغی چی؟ باغی سێو. ماشە چۆنە لێرە باغی جێلاستان نییە؟ چونکە خەڵک ئێستا زۆرتر ڕوان دەستێ و کردووە و سێو وەکو دارێکی دائیمیە عمری زۆرترە وەکو پای باغا جێلاس و هەڵو ئەوانە تقریبەن حاڵەتی نیمە عمریان هەیە وەکو استفادەی نێوباغ لێ دەکرێتن. پس باغاتی سێویش لێرە زۆرە؟ بەڵێ الحەمدوللا باغاتی سێو زۆرە. هەروە کاکە خۆشیان ئەرزیەوان کرد یەکێک لە ئەندامانی شۆڕای ئەو ئاوەدانیەیە چەند ساڵە شۆڕای و ئاوەدانیان کاکە؟ وڵاوە ئینشاڵڵا دەوری سێومە لە خزمەتی ئەو خەڵکیدا دەبێت. الحەمدولیلا بێم زەڕەت بن ئینشاڵڵا چەند کەسن؟ 3 کەسین. هەر پێم زەڕەت بن یا ڕەبی. وەکو شۆڕا ئەو ئاوەدانیە و پێکەوە بوونی خەڵکی چۆن دەبینن؟ وڵا خۆشبەختانە دیەکەمان دەیەکی زۆر خۆشە پێکەوە ژیان لێرە ئەمانەیەکی تایبەتی خۆی هەیە خەڵک هاوبیر و هاودەنگ و هاوڕەنگن بە تایبەتەکارەکانی عمومی ئاوەدانیدا. ئەنگۆ وەک شۆڕا چ دەکەم بۆ ئاوەدانی؟ وەڵامەژە و کارانێکە پێویستنەکو تەرعایکە پێویستن لە نەزەر کشاوەرزی و یا عمران و ئابادانی گوندەوەی کە لەسەر شانم بێمەش هەوڵ و تێکۆشانی بۆ دەدەین و کاری بۆ دەکەین. ئێستا چ کارێکی تایبەت و بەرچاوتان کردو؟ وڵا خوب بالاخره دەورانی مختلفی شوڕان هەبووە دەورەی کە بە ئیسلاح دەوری چوارم بوو وەکو پرۆژەی انتقالی ئاوی ئێستاخرمان هەبوو بۆ نێو بە ئەندازەی بەتولی 5000 میتر پرۆژه ئاسفالت و جەدوەلگوزاری ئەوانەمان هەبوو بە هاوکاری دەیاری ئەوەدانی. هەربژین بێم زەڕەت بن یا ڕەبی. کاکەی گیان وێ ڕایتە باوڕەبایە کە دەنێو ئاواییدا هەیە ئەگەر نێوان ناخۆشێک ئەگەر شتێک بێ لە نێو ئاوەدایندا چۆن هەل دەکرێت یا هەرەگەر گەڵاڵەیەک شتێکتان بەدەستەوە بێ چۆن بەئیسلا ڕاوێژ دەکەن لەگەڵ خەڵکی و بە کامێک دەگەن؟ بەڵێ وڵا خۆشبەختانە بە هاوکاری جەنابی حاجی مامۆستا کە پێشنیوێژی ئاوەدانیە دەگەڵ ڕدین سپیەکان سعی دەکەین ئەو مشکلەی هەر لە نێو خۆمانەوە حەل بکەین بێەوە کە بگاتە جێگای حساستر. خۆشبەختانە زۆربەی مشکلەکانمان هەر لەدەی حەل دەبێ. الحەمدولیلا. پێشبردننی کارەکانیشتان هەر بە یارمەتی و پرسوڕاکردن بەوانەوە؟ بەڵێ خۆشبەختانە هەماهەنگی تەوامان هەر لە بینی ڕدێن سپی و شوڕا و دەیار و مەجموعەی ئاوەدانی تقریبەن هەماهەنگە بۆ کە کارەکانمان بچنە پێشێ. الحەمدولیلا. هەر بێم زەڕەت بن یا ڕەبی دەست و چاو خۆش بێ. مەمنون زۆر سپاس دەیەوەش بە خێراتنێکی دووبارەتان دەکەمەوە زۆر بەخێر بین. گەلێک سپاس.
السلام عليكم سلام عليكم بخير باشن کاکە جان سلامت خير سلام خۆتان دەناسێنن من نيم خسرو شورتم زوندر کاکە خسرۆ جان خەڵکی چۆن خلق شنو لە شنۆی ڕاهاتونەوە ئاواییە كنت بيمزوتي أو بيمزوتي بدين ئەوە بۆچی لێ ڕادی بن والله أو كي جالب أو كي براسي بخانة وزور باشا ليش لقال أيش هذه فرقها هیچ خاصیتێکی دەرمانی هەبوو والله درمانك أو ئەرەوەی زەرەرمان پێ ناگەیەنێ دەرمان رديني والله فرماش سالم چەند وەخت دێنێرە بۆ ئابردنێ لو تلبير مدي أميرة ڕۆژە کەڕەتێک دێن عدي والله عفتي باردين شو فرضك عن كم کەکان زۆر پڕ دەکەن ئاوەکە لە ماڵەدا هذه والله أنا ما أرضي منته والله هذه والله دەست خۆش بە کاکە جان أنا خدمتها ما خارج نظام الشيء کاکە جان خۆتان دەناسێنن من محمد خلت شوات شنو کاکە محەممەد کاکە محەممەد چۆنە هاتوونێرە والله ئاوەکەی دڵن بوو بەڵێن دڵن ئاوەکەی بۆ کولیە زۆر باشە سەماوەر بەرنایانێ کەتریکە بەرنایانێ ئەوانە زۆر خەسێتی باشیان هەیە بوونە ئەو کانیاوە چی پێ دەڵێن لێرە کانیاوی کوێیە بێم زووتێ نێوێکی تایبەتی نییە تاوەڵام هەر بێم زووتێم جوێ بووە لێرەش لولە کێشەی کراوە و بە شێرە کەڵکی لێ وەردەگرن کانسپێ بڵێ ئاوی کانیاوی کانی سپیە کە لێرە هاتۆ لە نێودێی لولە کێشی بۆ کراوە کەڵکی لێ وەردەگرن کانیاوەکانی دیکە چۆنەوانەوە بە سوودنینە بۆ چەشنا ئەوانەیە کە بڕێک سوودیان هەیە یەگەری یەک میراوەیە میراوێت دوورترەکەەوە ناتوانم بچێن کە لەو بەری شاخەیە دوورترە بوومە مەسیرەیە بۆ منی زیکترە ئەو بە خااتێکە لەسەر شاخێ ناتوان کەڵکی لێ وەربگرن ئەوەش لە کێشە لولە کێشیان کردو بۆ نێودێ ئیسفادەی لێ دەکەن چەند وەختە ئێراوە لە کێشی کراوە و خەڵک دێن بۆ ئاو بردن ئەرێ وڵات چەند ساڵە هەر هەبووە ئەرێ وڵە دەست و چاو خۆش بە زوو زوو دێن کاکە ئەرێ وەڵام هەفتەیەک باردێم چونگەکان زۆر دێن و پران دەکەن شکری خدای ماشەنەکە هەیە ئەرێ وڵە وەسیلەکەی الحەمدولillah خۆشە دەست و چاو خۆش بە کاکە جان زۆر سپاس وەک دەزانن زۆربەی کاتەکان ئاوی کانیا و چۆماوەکان هەمیشە دەرمان بۆ زۆر نەخۆشی یا حتا نسبەت بۆی کە بە ئاوی شاری سالمترە و هاتوون کەڵکیان لێ وەرگرتووە ئەو ئاواییە خۆشەش کە لە 7 کیلومتری شاری جوانی شنۆ هەڵکەوتۆ کانیا و چۆماوی یەکجار لە دەوروبەر هەیە کە هەموو خاصیەتی دەرمانیان هەیە و ئەو کانیاوە کە لە کانی سپیڕا دێتەوە نێو ئاوایی و لێرە هەر وەک دەیبینن شێران بۆ داناوە یەکێک لە ئاوەکانە کە دەڵێن بۆ نەخۆشیەکان بەتایبەت نەخۆشی کولیە زۆر دەرمانە و ڕۆژانە بەدەیان کەسەم لە شاری شنۆ هەم لە ئاوایشی دەوروبەر هەم لە شارەکانی دەوروبەر دێن و سەردانی دەکەن و ئاوی لێ دەبنەوە. سلام عليكم. سلام بخير السر. ما عندنا بن كاكا. بخير بالسر سوا. ما منهم. والله كيف بدنا. أنا سمعت هناك. هناك قلب صاغ بيشل. بخير بالسر سوا. خلقي كام وين كاكا؟ بيمزورتي. بيمزورتي. قلب صاغ بيشل الله خريكي كنا. والله خريج مردوشينينا. قلب صاغ بي روجة كان كرد دينيرا. والله روجة كرتة كدين. بس هم روجين دقرنا ودايما ليرا. دقرنا والله. قلب صاغ بيشل الله. صعد دايدين دقرنا صعد يوزاوني ودوازي دقرنا. بالله. روجة كان كرت عند دوشن. والله تعال روجة كرتة جدوشين لو يوادك كان يدو كرت. يعني باجنو جانش دينا ويرو دوباره؟ نه حتی ناس چادرینه. دچینه چادری پاشی دودان دوشین دوزاران دوشین. دستنا چادری این نگران اونی و آوایی. نه مال نبند دچینه چادری نه اینه. او فصل دست پیدا کن لاولی هاوین را تاکنجه. حتی دوین مانگی پاییزی. حلو ساق ان شاء الله. کاکا ایو بتنیا دین یا خلنی و آوایی بنامالکان لیک کود بنو پیک و دینه داریا. لیک کود بنو پیک و دینه داری. الان چند بنامالن؟ والله ما الحين 12 ساق ان شاء الله. چند سر مرن؟ والله نيسكي 800 مريه 800 مري 12 بنماله لهر بنماله بيري يكش دنير هادي بله هادي چی بيري خويا بله خب پیاوکانی آوای چون هر ماله پیاوی کش دنیرن والله عندك جار بياو دين هجار نان دمين عندك روجان دين روجان نان دقه بكار بين هر روجي تم پیاوی دين لو 12 بياو سي بياو دين لبر مردوشين دين ما عندنا وداد خواهش دکم و ممنون قلبو ساق به ان شاء الله خودت اند ناس بله زنات نی جنابتا آمینه
دادامینەی خۆشەویست خەڵکی کاماوای وڵا بم زورتێ خەڵکی ئاوایی جوان و سەرسەوزی بێم زورتێ قەلب و ساغ بێ ئیشەڵڵا دادەجان دەکرێت بۆمان باس بکەن کە کەنجێ دێنە ئێرە لێرە چ دەکەن وڵا لێرە دەوروبەری سعات دەی دێنی ئێرە تا سعات 12 مەڕەکان دەدۆشین و دەچینەوە دەچنەوە ماڵ ئەرە وڵا دوا لە ماڵە چۆنان پێرا دەدەن وڵای دوای مەسەلەم هەر ڕازن شیرەکەی و ژیدیان دەیدێنە شیرفرۆشی یانش مەسەلە دێن بە خزم شتێ تا دەچینە چادرە ئەها بۆ خۆتان ڕعمەلی ناهێنن شیرەکەی ناکەم بە هیچ ئەلحان ناکەین بە هیچ هە بەشی ماست و شتێلحان دروست دەکەین ئێستا کەمە شیرەکە ئارە وڵا ئەگەر چوینە چادرانیش لەوێژ دەکەینە پەنیر و دەکەینە ڕۆن و خولاسە ئەوارانە دەحەمەلی دێنین و کەنجە دەڕۆن بۆ چادران وڵای تقریبان ڕۆژ دوای جێژنەی ئەها تقریبان هەوڵی هاوینێ تا کەنجێ وڵا هەتا ئەوڵی پاییزی تاوەڵی پێ وڵا خزمەتێکێک لە براوە ڕێزەکانمدان کە لەگەڵ ئەو هۆبەیە هاتوونێرە و لەو کوێستانە خۆشە گیرساونەوە کاکەی جان سەلام عەلیکم سلام سەرچاوم بەخێر بێ چاو خۆش بێ ماندوو نەبن قەلب و ساغ بێ ئیشەڵڵا سڵاو لێبی خۆتان دەناسێنن ئەمن ناوم محەممەدی فەزلیا کاکە محەممەد جان تەمەن و چەندە تەمەنم نێزوک بە 50 ساڵە 38 ساڵە ماشەڵڵا تەمەن درێژ بن یا ڕەبی قەلب و ساغ بێ خەڵکی کوێنە خەڵکی ئاوایی بێن ڕوستایی بێم زۆرتینە ئاوایی بێم زورتێ هەر لە قەدیمەوە خەڵکی بێبوونە وەلەدی قەدیمەوە وەلەدی وێنە لە ئاخر هەلەوە لەوێ بووینە جەنابتان وەلەدی بێبوونە با بووە پیرەکان و چی باب باپیرەکانشمان هەر لەوێ بوونە بەڵێ پەزێکێک لە قەدیمیەکانی ئاوایی ساڵە لێرەینە 150 ساڵە ئاراوەڵە ماشەڵڵا لەش ساغ بن یا ڕەبی باسی و کاروبارەمان بۆ بکەن کاکە بزانن دێنە ئێرە چ دەکەن وەڵڵا ئەمە بەهاران زوو خڕ دەبینەوە لە کەنجێڕە لە ئەوەڵی بەهارێڕە ئەوەڵی خاکە لێوەڕات کە لێوەڕا تقریبان خڕ دەبینەوە بە هەماهەنگی دەکەین دەبینە سێ هۆبە جێیەکان تەقسیم دەکەین ئەمە خڕ دەبینە 12 ماڵە لەعانەمە لێرە یەک ڕەهاتووینە هەتەوە برانە دەیگوزارێنین هەتاکو و پاییزێ ئێرەش پێی دەڵێن بێرێ باسکی کرۆسچێ باسکی کرۆسکێ کرۆسچێ بەڵێ ئیدی ئەوواوە هاتووینە لێرە خڕ بوتینەوە برانە یەک ڕاوەک بران دەیگوزارێنین هەتا تقریبان یەکی چوار یەکی چوارەمە لێرە کۆز دەکەین دەڕۆین بۆ مێرگەڕیسێ لەوێ دەمێنینەوە تا پایزێ و هەماهەنگی یەکدری خڕ دەبینەوە دەگەڵ یەک بە برانە هەموو هەمکاری یەک دەکەین هەندێک شەوان دووسێ نەفەر دێن هەندێک شەوان یەک نەفەر دێن نیگا بە ئاگان لێکدریە و وەسایلی ماڵیان بۆ یەکدری دێن و دەبن ئەوە یەک خانەوادە ئەرا مەسەم ئەو 12 ماڵە بووتە یەک خانەوادە گەچوینەوە ماڵش پایزێ هەر کەسە دەستەوە ماڵی خۆی و وانە چی خۆی هەر بژین یاخدا ئەو شوێنەی دیکە کە فەرمووتان زۆر لێرە دوورە و چۆستانێک کە دوات وەڵا هەرەوە لە تاڵەجاری پێ دەڵێن لێرە لەو پشتەیە پێ دەڵێن تاڵەجار تقریبان مانگەی مانگونیوەکی لێوێ دەبین لەوێش بار دەکەین دووبارە دەڕۆین بۆ سەر ڕندۆڵی پێ دەڵێن نێومێرگان ئەلەوێ دەمینەوە تا پایزێ وەکۆل هەناتو چۆن ناکردری نەخێداچ ناکرێت لێوێ دەمێنەوە فقط یەک ماشین دوو ماشین داچۆ دانا مەسەلەم پەرسکە بە سالی ڕۆژانیان بۆ دێن و دەچن و دەبنەوە خاو خێزانیشتان لەگەڵ دەبێن باڵە هەموو هەر کەسە خان و خێزانی خۆمان دەگەڵ لەوەیدی ئەوان جێگیر دەبن نایانەوەیدی ئەوان بەلی ئەوانەی کە پیاوەکان هاتچۆ دەکەن دێن و دەگەڕێنەوە لەوێ لە چیدا دەمێنەوە چادر هەموو هەر کەسە ماڵە دوو خیوەتی هەیە یەک پێی دەڵێن خیوەتی لێ ئیسراتێک پێ دەڵێن خیوەتی ئەشپەسخانەی ڕسق چاکردنێ ئەرێوەڵە ئاخان فەرمووتان تقریبان کولی ئاوایی بە سێ هۆبە دابەش کراوە ئەو هۆبانە بەڵێ سێ هۆبەنە یەک لێرە پێ دەڵێن باسی کرۆچێ یەک لە پشتەوەی پێ دەڵێن باشیوە خالی یەک لەوێوەترە پێ دەڵێن ئایا سنجێ هەرو سێ هۆبەیەشن کە چۆستانەکەی دیکە دەڕۆ بەڵێ هەر سێ هۆبەنە دەستنە چۆستانەکانی دیکانە چۆن تەما دەگرن لێ کۆبنەوەوانە خزمن یا هەر وەڵاوە هەبوو علاقەی دەگەڵ علاقەیە یەکتریان خۆشەویست بنە ماڵەکان لە قەدیمەوە هەر یەکە علاقەی دەگەڵ یەکە چیە دەگەڵ دێخڕ دەبنەوە و دەگەڵ یەک دەگەنە یەک یاڕەبی قالب و ساغ بێ کاکەی ژان ئانا من بۆ خۆم برا ئامۆزا شتەکەم لە شوێنە چینە وەلی ئەرم علاقەمێرە گتۆ لێرەمە قالب و ساغ بێ یاڕەبی دەست و چاو و خۆش بێ هەر بمێنن ئینشەڵڵا
لە کاکە محەممەدینا ئەوێژ دڵی نەشکاندین و ڕووی لە عەرزێ نەداین و هات گۆرانێکمان پێشکە هاتینە سەرە کۆلە دانیشتین کە بەیشتیا گۆرانیمان بۆ بڵێ بە زاراوەی شیرنی کرمانجی بە بن زاراوەی شکاکی. بەڵێ 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 ئەوزێ ئەژبۆنگۆ بێژەمەکە لەبەر خاترین گوانگ و هەر بە خێرێن لەوێ ڕەعەزیەت و کێشەوە هەر بە خێرێن. گەلێک سپاس. یارمەنی دیلێکان یێدە باوەستان جاوڕێ لێ ئاوێ سەرە داوەستان لاوەرێنێ وارە دەگە داستان زابرێتە بۆ خامۆشی تۆ بێری یاو بزنا پۆشی بەڕامی سانان نافرۆشی یارمەنی دی تۆلکانی یالی لێ وارە ناو پێشی بە گۆسەتی لکرە ناو تەلی گۆسەتی لاو نیشانی لاو بەرە ناو خەریبی هەروانۆی بانۆ بانو بارو مالم بوستان او پشتو مالان بوستان او بوستان او چیت گدان شان سه راج رو مازان او جوت دم کان لگ دان او هر وانو وانو المدلي دنگم خوشنی کاکا هزار ماشاءالله هزار ماشاءالله دنگن نرزی یا ربی. گوش بخیر سر دەست چاو خۆش بێ قالب و ساغ بێ یا ڕەبی دەست و خۆش بێ هیوادارم چێشتان وەرگر پێ لە گۆرانە خۆشەکەی کاکە محەممەدی بەو دەنگە خۆشەی کە پەروەردەی ئەو شاخ و چێوەیە دەست و چاو خۆش بێ کاکە جان. دەست و چاو خۆش بێ کاکەی جیان زۆر زۆر سپاس. ئەوە چێ لانەکە هەڵتان قەندۆ؟ وڵا پنگە پنگەی چێویە وایە؟ بەڵێ وایە. ئەو بۆنەی بۆچی دەبێ؟ پنگەی چێوی بۆچی دەبێ؟ وڵاهی نازانم. نازانن ئەو جیایەکی بۆم خۆشە دیارە حتمما وەک جیا هەموو جیا چێویەکان وەکو هەموو جیا سروشتەکان حتمما خاصیەتی دەرمانی هەیە بەبوو نەخۆشەکەشی ڕادیارە حتمما بۆ خواردەمەنی و بۆ چێشتەکان بەتایبەت بۆ دۆکڵیوی کە لە نێو کوردەواریدا زۆر بە نێو بانگە حتمما کەڵکی لێ وەردەگیرێت. دەست و چاو خۆش بە کاکەی جان لە شو ساغ بێ یا ڕەبی. ئەمەشەوە دەڕۆینەوە بە لایلۆنە پنگەیەکی چێوی. جا ئێستا من تەمام گر لەگەڵ ماشینی خۆمان نەڕۆمەوە لەگەڵ ماشینی بێرەکان بڕۆمەوە بۆ ناو ئاوای ئێستا تەواو بوونە و وردە وردە دەگەڕێنەوە بۆ نێو ئاوای وایە؟ بەڵێ ماندوو نەبنەوە قەلب و ساغ بێ ئینشاڵڵا زۆر بەخێری سەرچاو چاو خۆش بێ یا ڕەبی. زۆر بەخێر. دادە جان خۆتان دەناسێنن نیوجە نافتان؟ نازێ دادە نازە خۆشەویست. بەڵێ. دادان دەگەنەوە نێو ئاوای چ دەکەن؟ وڵا دەچەند نوێژێ دەکەن و شیرەت پاڵێون و دەیەخچاڵێ دەنێن بڕاکردنە جیناران و دەی دواتر چ دەکەن؟ دوایش بڕای درێژ دەبن ئیستراحەتەکە بکەن. پێدەنە قەلب و ساغ بێ یا ڕەبی. دەست و چاو خۆش بێ. دادە جان ماندوو نەبن. سلامەتی بەخێری. زۆر سپاس. ڕوو سەرەکەتان دەکەنەوە؟ لەبەر تۆزە ناوێرم. لەبەر تۆزە ناوێرن. ئازاد دەبن؟ بەڵێ. قەلب و ساغ بێ یا ڕەبی. سلامەت. دادا کوتیان خۆتان دەناسێنن؟ بەڵێ چینی محەممەد زادە. دادە چینی کوتیان دادە چینی دەنگی زۆر خۆشە کە دادەنیشین مەڕی دەدۆشین دادە گۆرانیشمان بۆ دەڵێ کە دەیسلای شکایەکیدا لاوک پێ دەڵێن لاوک دەبێژێ. لا من گۆریانیان نازان بڵێ. نازانن؟ نه. بۆمان ناڵەن ماندوونە. ماندوونە. قەلب و ساغ بێ ئیشەڵڵا. با بڕۆینەوە بەرەو ئاوایی. هەوڵی هاوینەیە وەختی جێلاسیە شاری جوانی شنۆش کە بە شاری جێلاس ناسراوە و چ شتێک جوانتر لە
جێلاسەکانی ئاواییەکانی دەوروبەری شاری شنۆ لێر لە کنکاکە و لەگەڵ دادەخانوێت دانیشتوین دەمانەوێت هەندێک باسی ئەو ئاواییە بکەین کاکە گیان خۆتان دەناسێنن عمر محمود زاده کاکە عومەری مەحموود زادە تەمەنی چەندە تقريبا متولي 48 تقریبا 50 ساڵ تەمەن درێژ بن یا ڕەبی کاکە گیان خەریکی چ کارێکن والله آجال داري يعني دام داري كشاورزي قالب و ساغ بە یا ڕەبی بەگشتی خەڵکەکە چ کارێکی دەکەن والله بقشتي هولي همو هر دام داري والان كشاورزي شي زورتر بوا انا اگرنا هولي همو هر دام داري زورتري کار و پیشەی سەناتی تێدانێ ئاوایی نخير هەچەند لە شاریش نیزیکە ئەو ئاوایە تقریبان 7 کیلومترێک لە شار دوورە بەڵام وێ ڕایوەی شێوازێکی زۆر جوان و سنەتی ماوەتەوە کاکە عومەر خانوبەرەکانی کە لێرەمان دیتن هەندێک جیاوازتر لە خانوبەرەکانی کە لە زۆرێک لە ئاوایەکان دەیانبینین هۆیەکەی چییە؟ والله هو كي بنمالكاني بارزاني وخانان دروست كردونا کەنجێ؟ تقريبا بلين 30 سال لويلة بيش دوایە و دەم خەڵکەکە کە لێرە نیشتە جێبوونەی دی تێکیان نەدا کاکە عومەرە خانوبەرەی کە لەو ئاواییەی بەتایبەت خانوبەرەکەی ئێوەمان کردی هەندێک جیاوازتر لە خانوبەرەکانی دیکە بوون هۆیەکەی چ بوو؟ بله هو كي او بنمالي بارزاني كليره پناهنده بون اوان باو شێوازان دروست کردبوو ئیسفادان لێ کردبوو هەتا ڕۆیشتنی ئەگەر ڕۆیشتنیش ئەمە لێمان کڕیبوون ئێوە لێتان کڕینەوەی دی تێکتان نەداونەوە نەخێر ئەمەش بەو جیای کە بەو جوورەی کە دەویت پێکەویتە ڕۆژ ئەوەی ئاوادانی بەرامبەر بێرە بیرەمانی لە خوارەوەترە ئەمەش ئەو جێخۆشە کە پاشان لێکرای سوادن لێ کردو لێتان تێک نەدا ئینشەڵا ماشەڵا جێگایەکی یەکجار خۆش لە گوڵ و دار و هەشتێکی ڕابگرە فقط سەبزایی دیارە لێرە کاکە جان فەرمووتان کار و پیشەی زۆربەی خەڵکەکە ئاژەڵداری و کشت و کاڵە ئاژەڵداری لێرە بە چ شێوەیەک بەڕێوە دەچێت والله بە شێوەیەکی هەم لە دێهاتەکەی کە بە جووری ئیسپادەی لێ دەکری هەمیش بە پەرزی بەهاری و ئەوانە دەچن بە دوو دەکەون دەستن شوێستانی هەتا پاییزی ئیسپادەی لێ دەکەن بیلەمانی دەستن شوێستانانە شوێستانە بەناوبانگەکانی کوێن؟ بەڵێ شوێستانە بەنێوبانگەکانی نێمێرگ و غەڵەڕەشی مەشهورە ئەڵان هاوینە بوارە بەپری لێیە هەموو سەبزاییە ئاوی لێیە بەپرە بیلەمانەی هەتا پاییزی ئیسپادەی لێ دەکەن کە بەرهەمێکی ساشی لێ بەرهەوە دیت لە ڕووی داهات و کشت و کاڵ ئیسپادەی لێ دەکەن ماشەڵڵا ماشەڵڵا زیاتر لە زەویزارەکە زیاتر باغاتیان هەیە یا زەوی کشت و کاڵان هەیە؟ والله هەوڵی هەر کشت و کاڵ بەڵام زیاتری باغە باغیە و جێلاسە جوانانە ماشەڵڵا گێلاس و سێ و گوێز و زۆر شتی دیکە بەرهەم دیتن خلاص میوەکانی ئێرە زۆر دەنێردرێن بۆ دەرەوە وێڕاوی کە ماشەڵڵا میوەیەک و بەرهەمێکی یەکجار زواریشان هەیە ئەرێ وەڵە دە پەرزی پاییزێدا ئەو میوانە ئەغڵەبی دەستی بۆ دەرەوە ماشەڵڵا وەک سێ و میوەکانی لای شنوەیەک بە خاتریەوەی کە منتەقەیەکی کوێستانیشە یەکجار بەنێو بانگە ماشەڵڵا بەڵێ جەیەکی هەم سەرسەبز هەمیش ساردە ئاوی ساردی لێیە ینی جێی کەیفێتیە بۆ ئەو خەڵکەی ئیسپادەی لێ دەکەن ئەو باغش کە ئێمە ئێستا لێی دانیشتوین هەر باغی بەردەرکی ماڵە کاکە عومەریە هەوایەکی فێنکۆ و خۆش چۆماومان بەکندا دەڕوا ئیتر کوتمان بانەچی نەجوورە هەلێرە وت وێژەکە پێک بێنین کاکە عومەر لەو ئاواییەدا چەیل و عەشیرەتێک و چ تایفەیەک دەژین یاخویە هەر یەک تایفەن یا جیاوازن و لێرە لێک کۆبوونەوە بە ئیسلاح تایفە زۆرن ئەمە بە دوو قەوم بە سۆرانی بادینی بیلامانی ناسراوە کە لێ دەژین سۆرانەکانی کام منتەقەن هاتوون لێرە نیشتە جێبوونە کرمانجەکان هەرواتر بادینیەکان والله سۆرانیەکانی هەر منتەقایکە لە منتەقەی لێتانانە هاتوونە لە منتەقەی جوخۆری مەهاوەتی هاتوونە لە بادینەکانیش لە منتەقەی شپیرانێ هاتوونە ساڵماس هەتا لە منتەقەی دیکەش وەک دەشتە بێڵاوانە هاتوونە لێ نیشتە جێبوونە شکور لێرە پێکەوە تەباوڕۆبان ئەرێ والله ئەرێ وڵە پێکەوە دەگوزەرێنین پێکەوە هەماهەنگی لەگەڵ یەکین خۆشی و ناخۆشیەکان دەبیلەمانی تێکەڵین لەگەڵ یەکین الحەمدولله ئیشەڵڵا هەروە تەباوڕۆبا بمێنەوە دەست چاوت خۆش بە کاکەجێ سەرچاو مەمنونم بابچینە لای دادەی و بڕێکی قسە لەگەڵ بکەین دادی جان باشی شکور سلامەتی سلامە شڵە دەبێت مرە پێ زانەکە سلامەت بیاختا خۆتان دەناسێنن بەڵێ سادا پیشارە بێت دادە سۆدای ئازیز و خۆشەویست خێزانی کاکەم دەسەلام بەڵێ نێوان لەگە کاکەمە زۆر خۆش الحەمدولله الحەمدولله ئەو پێکەینە نیشاندا هەر شکور یەکجار تەباوڕۆبان قوربان سلام الحەمدولله ئیشەڵڵا خدا پێکتان بێڵا هەروە بەخۆشی دادەجان چەند منداڵ هەیە وڵا چوار قەرواشتم هەن خدا پێت بێڵن یا ڕەبی تەمەنان چەندە کە تقریبان 45 سال
تەمەنی منداڵەکان دادت تویستم تەمەنی خۆی نەپرسم ئاخرەکەی بۆ خۆی باسی کرد وڵی ئەوەی گەورم 21 ساڵە ئەوەشم 19ەیە ئەوە 15ەیە ئەوەشم 9ە خدا پێت بێڵن یاڕەبی چیان خۆ زەماوەندیان نەکرد ناوەڵا لەکنت ماونی ئەرێوەڵە خدا پێت بێڵن ئینشەڵڵا دادەجان ژنەکان خانمەکان خاتوونەکان و خوشکەکان لە ئاوایی بەگشتی خەریکی چ کارێکن خدای بەیانی هەڵدەستن ئەوەی ماڵاتیەبی دەچی مانگای دەدۆشی و دەباتە گاڕانێ و دێتەوە و پاک و خایانێ دەکا و تێشتی لێ دەنێ و حازر دەکا و ئەوالین تقریبان هەموو ماڵەکانیش ماڵاتیان هەر هەیەەوە نامەرماڵ وڵی تقریبان زۆرتر هەیەە بۆ خۆتانەتانە بەڵێ چۆن پێرادەگەن لەگە کچەکان بۆ خۆتان یەک کچەکان خەریک دەڵا بۆ خۆمەوە تقریبان ساڵەکە نەخۆشم ئەو کچەی گەورم دەچیت خدا شەفاتان بدە ئینشەڵڵا کە بە قوربان سلامت بیاختا دادەجان باسی نان و چێشتەکانمان بۆ بکەن تەمەنێکی واشیان نەدا 45 ساڵم بەڵام هەر نەبێ 30 ساڵ 35 ساڵەوەی پێشتانەوە بیردێ نان و چێشت و خواردنە قەدیمەکانی ئێرە چ بوون خدای بێنی هەڵدەستان هەویریان دەکرد و تەندوریان هەڵدەکرد و نانیان دەکرد و چیان لەسەردا دەناوش چێشتەکان لەوێدا لێدەنا چێن تێدا لێدەنا لە تەندوردا بە خدای جایدی بڵم چی مەسەلە باقنیان دادەنا نێوێ و نوچیان دادەنا و ساواریان لەسەر چادە کرد و ئەوانە دادەوە میوانێکی زۆر تایبەت هاتبا لێرە نەهار یا شام بۆ ساز کرد با چتان بۆ ساز دەکرد بە خدای ئەگەروانە مریشکەکی خۆ ماڵی مراویە مریشکی کوردی تامی هەبوو هەرێڵاگە مریشکەکی خۆ ماڵی با مراویەک با قەلێک بە ئەوا لێنە قاز بە خازێک قەلێک ئەنحان هەر نەماونەشتا ئەرێ وڵی ئەو شتە نەبوون دادا شایی و ڕێو ڕسمەکان لێرە چۆن بەڕێوە دەچوون ئێستا شایی هەر لە نێواواییدا دەگرن خەڵکەکە یا دەستنە شار دەستنە تا لای زۆرتر ئەوەی دەست قدرەتی دابی دەستە شارەوەی دیکەش لە دێ دەی شایەکان بەزم ڕسمەکان چۆن بەڕێوە دەچنەوە خوشکەکان ڕۆژەکەی پێشە لێ خردەبنەوە یارمەتی ماڵە بە کوزاوای دەدەن بەخداوەی لەما لە دێی بیتن بەڵێ ڕۆژی دەپێژاچن مریشتێت چادەکەن و خەنەی دەگرن و تقریبان مەسەلا خۆ حازر دەکەن بۆ سبەینێ بەڵێ بگدێتن دەی باسی خەنە بەندانیمان بۆ بکەن داخەنە بەندان خەنەی دەگرنەوە و مەسەلە کچە پێش جۆستنەوەیە بڵێ شەی پێشتر خەنەی دەگرنەوە کچەکان هەڵدەگرن و مەسەلە لیباسی دەبن و ئاجورە شتانە جلوبەرگی بووکێ هەر کوردیە لێرەی بە جوانی بە تەواوی کوردیە و کوردی ڕستانەی خۆمان نەخێرن بەلحان فێر بوونا ئەوانێکی دەگۆڕن ئەرێ وەڵڵا ئەوانەی دەمەسەوانێک دەبەر دەکەن مەسەلەی کڕیاری ئیوەردەگرن ئەوانە ئەروسی وەردەگرن بەس بووکەکان زیاتر ئەو لیباسی کە بە لیباس ئەروس دەناسرێت لە نێومەدا دەبەردەکەم ڕەگ لیباسە کوردەکان وەلا ناوە کچەکان چی کوڕەکان چی کە دێن بۆ شایەکە ئەوان دەبەردەکەن ئەوان لیباس خۆی کوردیەوەی مەسەلە وانەکبیت شۆڕێ دەبەردەکەن بۆ کە جوانی دی کوردی دەبەردەکەن پشتێندی دەبەستن کاپاتۆڵان دەبەردەکەن کۆت شەڵواری دەبەردەکەن ئەوەی کە کاپاتۆڵەکان دەبەردەکەن وەکو قەدیمە و گۆرەی و شتێڵ دەکەشن تۆزلیق دەبەستن سۆراین دەبەستن ناوەڵە وڵی ئەلحەفیر نەبوونەیدی لەبەرەو کۆت شەڵواری چ دەبەر ناکە وەبەر ناکەوێ خۆ وەبەر ناکەوێت لەبەر ناڵە کۆت شەڵواری دەبەر زۆرتر دەبەردەکات جوانە. خزمەت خاڵ ئەحمەدی خۆشەویست و ئازیز یەکێک لە بەساڵاتچوانی ئاوایی داین قەرارە خاڵ ئەحمەد باسی ڕابردووی ئاوایی بێم زوور تێمان بۆ بکە خاڵە گیان باشن شکر ساغ و سلامەت شکر دەکەن سپاس لێ دەکەم بەخێرێن سەر چاوی من چاو خۆش بێ یا ڕەبی خاڵە گیان باشتر خۆتان دەناسێنن ئەمن ئەحمەدی خزریمە بۆ خۆن لێتانین لە قەدیمەوە ئەمن هەر لەو بێم زوورتەیە بەوە لە دوومە پس دیارە تەمەن و چەندە؟ والله تقریبا دەبیتە 80 ساڵ ماشەڵڵا ماشەڵڵا یا ڕەبی هەر ساغ و سلامەت بن خاڵە جان پەس ڕابردوویێرە و چاگوە بیردێ قەدیم ئەو ئاواییە چۆن بوو؟ وڵی ئەو ئاوایە چلون بوو تقریبا 20 ماڵ یان 30 ماڵ نەدەبوو هەر 20 ماڵ 25 ماڵ دەبوو ئەمما قەدیم
محتبر خانم دەیکوت 100 جوود لێرە وە دەردەکەوت 100 جوود لێرە لەوە دەردەکەوت لە بۆ مەزرایە ئێرە دێرێ فەران بوو هۆوە کانی سپی بوو مسلمانی لێبوون عرضی جنابت دەکەمدا ئەوە وەختە چی فەلا چوونە کانی سپێ لە کانی سپێ بە مسلمانان نەدەوێران فەلەکە لێرێ لە دێرێ فەلان بوون دانیشمەندەکان هەبوو دانیشمەندەکە کوتی ڕاوەستن ئەمەن شتەک پێ دەڵم دەنا پێ و ناگیرێ کوتی ئەسپەکی بێنن دوو تۆڕەکانی لێدەن لەسەر دانێن دەگەڵ بچوون بۆ کانی سپێ بەرن هەتا دەچنەوێن دەرێ هەر لەوایە کایە لە بۆ کانی سپێ دەستەوە لە بۆ ماڵاتی ئەگە گەیشتە کندی گەهبانەکەی نیگەهبانەکەی بگرن ئەبە ژوورەی کانی سپیان گردنە کانی سپی بە فەلان نەدەگیرە دا ئەو فەلەی لێرەش بوو نەوی جوورگۆش بوو جوورگۆش لێرە وەسیەتی کردبوو ئەوە نییە تەپکۆکەک لە گۆڕە دێرێ لە پێشی وانەکەی شای نەباتێ چوندانەوەکتی خەزنەی من بەرنەوێ پاشی ژمەی تیمیش بەرنەوێن دەرێ ئەلحانش قەبرەوە دیارە قەبری لەوێ هەیە ئەو جی خەزنەشی لێ شارجیتەوە خەزنەکەی دانەوە دوو ترەکتۆڕی جودی فریان بەردەکەی خست بەردەکە بەقەد ئەو مافورەیە نەهاتە دەری پێیان نەهات بۆ سەبادیان کرد خاڵە فەلە چێ بوون لە خەڵکی چۆ بوون کە لێرە نیستەجێ بوون فەلا هەر لێرە نیستەجێ بوون بە قەبریانەوە تا لێرەیە دێریانەوە لێرەیە هەموو شتێکیانەوە لێرەیە ئەسلی ئێرە ئەسلی خۆت جێی فەلانە پس ئاوەدانی بەدەست وان بۆ دواتر ئەوڵێت بەدەست فەلان بوو ئەو بێمزورتەیە لەحانەگەت دەنووسری بە نێوی بێمزورتی بە نێوی فەلانە بۆیە بێمزورتەیە بە نێوی فەلان نووسراوە ئێرە جێی فەلان بوو قەدیمی شەرفەلە لێرە دەبەردەستی فەلاندا بوو ئەوە دەی دوچی بەسەرات کە فەلە نەمان فەلا ئەوێ دەبێ پاشی بۆ دیوی مسلمانان و حروس هات و بۆ گرانی و بۆ ساڵی گرانی و حالم دەربە دەربوو چۆ عێراقێ و ساڵێکی لێرا قەیمانەوە جا پاش ساڵ پاشتر هاتنەوە ینی دەیەکە چۆل کرا ئارێ وەڵا دییان هەموو چۆلکران هەموو حروساتە مەملەکەتەی بۆ گرانی شت نەبوو نان نەبوو گەنم نەبوو بۆ گرانی بەفریش ئەلێرە بوو زستانیش بوو وەڵا شانە دەگەڵ حروسان پەیمانی گر کوتی نەفتێو دەدەمێ حروس شەوەشی ئەلێرە وانەشان لێرە بوو پایگان ئەلێرە بوویشیان لەسەر گردی بوو کوتی بوو مەملەکەتی بەجێڵن ئەمن نورەیەک و نەفتێ دەدەمێ وە شای ئێرانێ قەولی پێدان بە وەرهەرامیش کە بانەشی شای بوویدی ڕێی جەمهوری مەملەکەتی بوو قەولی پێدان کوتی ئەگە قەولت پێدان حروز ڕۆیشتن ئەتۆژ ئیستیفا بدە وڵا ئەو ئیستیفایدا وەش خەتیش حروز ڕۆیشتن شەوەشی حروز ئەستاینەوە نەما ڕۆیشت وڵا هاتنەوە حروز کوتیان نەفتەکەم دێ کوتی ئاغا وەڵا نەفەدی ملەتیە ئەمن قەولم پێ نەداون کوتی وەرهەرام داویتی وڵا چوونەکەن وەرارە کوتی ئەمن ئیستیفام داوە نەما لە ئێرانێ نەماوە وڵا حروسی بەو دوو کەلیمە قسانە لە مەملەکەتی دەرکردشە وڵا ئەلحانیش ئەوە هەر بۆ مەملەکەتی زەمانی قەدیم ئەو حروسی دوایە ژەگەر هات حالەم هەڵدەهات کوتیان تاڵانن دەکەن هاوین بوو وڵا حروسات کەسی دەیت بەچی نەکرد تان کاتێرە خەڵکێرە هەموو وڵاتن لە ترسات نان دەزانێەوە چیە ماشین نەبوو بە زمانی و ماشینەکە ماشینی حروسان هات تاکسەک هات جیبە کات سەر بە پەڕۆ بوو وڵاویش هاتن لەو مەملەکە پایگایشان لێرە دانیاشیان لە گردی دانا 3 ساڵان لێرە بوو حروس جا پاش 3 ساڵان ڕۆیشت چیان دەکرد خاڵە والله هەج دەچونە ڕاوە بەرازی دەنا هیچی دیکانە نەدوو هیچی دیکانیان نەدەکرد چێ بڵێ لە حالەمێ بدەن و ئەزیەت بکەن و خەڵکی ئەزیەتکردن ئەوە نەبوو
هەر ئەمە برا گەورن لێرە نێوی محەممەد بوو ئەو فارسی و حەجەمی پشتی وای دەزانی پیاوەشان دەگەڵدا بوو کەریم حروسیان پێ دەکوت مسلمان بوو دەگەڵەوەدا بوو ئەویش حروسی دەزانی جا ئەو دەهات دەگەڵ کاکەم قسەی دەکردن دەچونە ڕاوە بەرازیان لەو ئێرێش بەرازی زۆر بوون بەرازەکیان دەکوش سێتیر بوون ئەوێ دەمێت تفەنجیان سێتر عروسیان پێ دەکوتن درێژ بوو دەبرینەکەیان ڕۆ دەکرد بە دوو نەفەر سێ نەفەران هەڵیان دەگردیان هیناوە ئێرە قونسوورەکان دەیان خوار نەیان دەدا سەربازان ئەوەن دەشیان گۆژ نەدەدانێ ئەو مەملەکەتە ئەوا بوو مەملەکەتەکی قەدیمە قەدیمیش وانێک لێرە بوونە خاکورچی لێرە بوونە ڕەوەندۆکیدا عێراقێ لێرە بوونە ئەویش زمانێک کە داهاتۆ سەرتیف و منسوور مالیک و موساخان و ئەوانەی بوتنی ئاغا گەورە گەورە بوون دەریان کردن چونەوە عێراقی ئەوانە چونەوە عێراقی ئەو مەملەکەتە ئاغایان بەخۆ داگیریان کرد و بۆ مەملەکە دیوان لە باسی شەڕ و ناخۆشی بگوزەرین بە پێیەوەی کە ئەو ئاواییە لە مەرزیش نزیک بوو خەڵکەکە بۆ کاروبار چۆن بوون هاتوچۆی و دیویان دەکرد ناوەڵا نەگەر پیاوەشی کوبا دەناو زمانی شای کەس نەدەوێرە بستە عێراقی کەس نەدەوێرە بستە عێراقی شتی بێنی ئێستا چی؟ ئەلحانەکانە ئازادە ئەلحانە پاسەپۆرت سەبی بڕۆ تەواوی عێراقی بگەڕێشتی بکڕە بێنەوە هەرچی دەچی ئەلحان ئازادە وڵا ئەو دەمی زمانی شای ئازاد نەبوو خورما قاچاق بوو پەڕ قاچاق بوو کەوا پاتۆڵ قاچاق بوو ئەدی شەدا فەرەجوڵایی بوو ئەو زمانی شەدە قاچاق بوو ماشین و شت نەبوو هەر سواری بوو ئەگەر سەرباز داهاتن دەن کودا قازاق هات ئەوێ دەمی پێم دەکتن قازاق نەدەزانی بڵان ژان ئەوە ئەمینێنەوەیان فڵانیان بێت ئەو مەملەکەتە شەڕیش زۆر لێرە نەبووە هیچ شەڕێک لێرە نەبووە شەڕی دەوڵەتان و فلان و بێمانە لێرە نەبووە مەخصوص لە بێم زرتی بەڵا لەو دەشتەی وڵا هەبووە شەڕ بەڵا لێرە نەبووەیدی خاڵە دوای زمانی حروسەکان کە یاریدی بە یەکجاری ئاوەدان بووە دیارەکەم خەڵکەکە خەڵکی ئێرە نەبوونە لەکوێ ڕاهاتوونە لە شار و لە دیەکانی دیکە لە دەوروبەر چێ هاتۆ لێرە نیشتەجێ بوون وەڵای هەر ڕەوەندۆکی عێراقی هاتبوون لێرە بوون لە بنەی مەمدانێدا مام ساڵ دەهاتنە بنەی مەمدانێ دەنا کەس لێرە شتەجێ نەبوو ئەلانێرە چ تایفە هایەکی لێیە وەڵا ئەلحان تایفەی زەرزان و مامەشە زەرزا و مامەش ئەرێ وەڵا شکاکیشی لێوایە ئەرێ وەڵا ئێرە شکاکیشی لێنە ئەلعانە وەڵا نیوە ئەهلی دێنە نیوە چی شکاکن شکە ینی هەردووکیان هەر خەڵکی دێنە بازێکیان شکاکەم بازەکان سۆرانن الحەمدولیلا لە پەنایەکدا بەخۆشی و زۆر وەڵاهی برازۆ وا تەبانینە وەچی ئەمە دەگە شکاکان تەباینە هەموو ئی قەدیمی تێکەڵ بووینە هەموو خۆشە خاکی ڕەنگینە چیمەن فراوان جێگای نێچیرە کوێستانی ڕەنگین پڕە لە جوانی کوێستانی ڕەنگین پڕە لە جوانی هەرگیز تێر نابی هەرچی بڕوانی بەڕاستی کە ئێمە ئەوڕۆ لە دیتنی ئەو هەوارگەیە ئەو کەژوچیەوە ئەو باغ و باغاتە سەر سەوز و خۆشە ئەو ئاوایی یەخۆشە و ئەو خەڵکە خێنگەرم و ئازیزە تێر نەبووین دڵمان نایە بەجێ هێڵین بەڵام ئەوڕۆیدی بەڕاستی ڕۆژمان درەنگ کرد ئاوایی بێم زۆرتە یەکێک لەو ئاوایانەیە کە پێشنیار دەکەم ئەگەر ڕێتان لە لای شاری جوانی شنۆکەوت حتمما سەردانی ئەو ئاواییە بکەن و میوانی ئەو خەڵکە بن لێرە شار لە لای ئەو کانیاوە هەروەک دەبینن ئەو ماشێنانە خڕبوونەوە خەڵکی شار هاتوون بۆ بردنەوەی ئاو ئێوەش وەرن و لەو ڕەحمەتە بێنەسیب مەبن تا ڕۆژێکی دیکە و کانگای ژیانێکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم ماڵاوە.